بڵاو لە ئێستادا نەورۆز بۆتە سیمبولی نەتەوەی بۆ گەلی کورد بەڵام هەندێک لە ئیسلامی و سەلەفیەکان دژایەتی دەکەن ئایا ئەم دژایەتیکردنە لە ڕوحی دینەوەیە یا عەقڵیەتی عروبەیە زاڵە بەسەریاندا بینەرمان هەموو نەتەوەیەک بۆ جیاوازبوون و دەرکەوتن لە ناو مێژوودا پێویستی بە سیمبول و ئەفسانە و یادەوەری هاوبەشەیە کەوا دەکات هەموو تاکەکانی هەست بکەن سەر بە یەک ڕەگەز و کولتوری هاوبەشن و ئەمەش نەوە لە دوایەوە دەگوازنەوە. نەورۆز بە هەموو ڕەهەندە مێژووی و ئەفسانەکەی یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە کورد لە هەموو جیهاندا بە یەک دەبەستێتەوە و جگەلەوەی جێژنێکی نەتەوەی پڕ لە شادی و خۆشی و بوژانەوەیە هاوکات تێکەڵەیەکە لە دەست لەملامبوونی مرۆڤی کورد بە خاک و نیشتیمانەکەی و پەیوەندیەکی بەهێز لە نێوان خەڵکەکەیدا. شەڕی نێوان ڕووناکی و تاریکی و خێر و شەڕ و چەوساوە و چەوسێنەر لە یەکەم ڕۆژی ساڵی کوردیدا دەگاتە لووتکە و بە سەرکەوتنی ڕووناکی کۆتایی دێت و ئەمە بووە بە هەوێنی شانازی بۆ تاکی کورد کە ناکەوێت و لەگەڵ هەموو نەهامەتی و کارە ساتێکدا جارێکی دیکە هەڵدەستێتەوە. لێرەوە هەموو بزوتنەوەیەکی نەتەوەی بێخستن و ڕێخستنی یادەوەری دەستە جەمعی پشت بەو سیمبولە هاوبەشانە دەبەستێت کەوا دەکات هەمووان هەست بکەن سەر بە یەک چاوگی هاوبەشن. لەگەڵ بەهێزبوونی ڕەوتی سەلەفیزم لە کوردستان ئەو بیرۆکەیەش خراوەتە ڕوو کە نەورۆز بیدعەیە و ئەوان وەک ئاگرپەرستی سەیری دەکەن و خەڵکی لەسەرەوە ڕادێنن کە مێژوو یادەوەری ئەوان نابێت بۆ خۆیان بگەڕێتەوە و جەخت لەسەرەوە دەکەنەوە هەرچیەک لە سەرەتای ئیسلام و دوورگەی عەرەبیدا پیادە نەکرابێت ئەوە گومڕاییە. هەندێک لە ڕۆشنبیران ئەم جۆرە تێگەیشتنە بەزاڵکردنی نەتەوەپەرستی عەرەبی و ڕوحی عروبە لێک دەدەنەوە کە لە ڕێگەی ئەم جۆرە بیر و بۆچوونەوە هەوڵ دەدەن نەتەوە ناعەرەبەکان بسڕنەوە و مێژوو کولتوریان لەناو ببەن. دەپرسین ئایا دژایەتیکردنی نەورۆز و زیندووکردنەوەی ئەم بۆنە نەتەوەی نیشتیمانیە بۆچی لەلایەن هەندێک لە ئیسلامیەکان و بە تایبەتی سەلەفیەکان تەکفیر دەکرێت؟ ئایا ئەمە تێکەڵکردنی ئاین و نەتەوە نییە لە کاتێکدا هەموو نەتەوەکانی جیهان خاوەن بۆنە و مەراسیمی تایبەت بە خۆیانن بۆچی تەنیا ئەمە بۆ کورد حرامە؟ لەبارەی نەورۆزەوە زۆر کەس پێیان وایە نەورۆز حرامە یان جائز نییە دینێکی عورفێکی جاهیلیە. بەڕێزت نەورۆز بۆنەیەکی زۆر کۆنا حتا ما قبل التاريخ. نەورۆز یعنی لە ویکیپیدیایە ئەڵێ گەورەترین جەژنی قەومیەتی فارسیە و ئەڵێ ئوسوڵی مەجووسی هەیە و یعنی نەورۆز بەڕێزان نەورۆز گەلی تورک، گەلی کورد، گەلی فارس، گەلەکانی قەوقاز و بەحری قەزوین، حتا قبتیەکانی میسر و ڕۆژئاوای ئەفریقا ئەمانە هەمووی احتیفالی پێوەکەن و بە بۆنەی دانێن و بە پێی یۆنسکۆ ساڵانە 300 ملیۆن کەس یادی نەورۆز دەکاتەوە. بەڵام لە ڕووی دینیەوە بەڕێزت وەکو مامۆستایەک بۆچی زۆر لە عولەما و زانایان بە حرام ێزان بە تایبەتی ئەهلی سونە؟ ئیسلام لەبەرەوەی چەند مەزهەبێکە لەبەرەوەی چەندین ئایدۆلۆجیا و تێڕوانین هەیە. بۆ نمونە لای شیع ئێمە کە باسیەکەینە بێ یعنی باگراوندێکی بینە لە لای شیعە نەک حرامە بەڵکو پیرۆزە. علامە تووسی ئەڵێ یعنی ئیمام باقر وتوێتی کە ئەبێ لە نەورۆزا غوسڵ بکەین و یعنی سونەتە بە ڕۆژوش بین و یعنی چۆن ئەڵێ زانایی ئێمە باسی لە سون ناکەین باسی سونە ئەهلی سونەشی هەر بە موسڵمان نازان بەڵێ لەسەر سونەی خۆمان. بەڕێزی سونە نەورۆز لە پێش ئیسلامە هەبووە و لە سەدری ئیسلامە ئیهتیمامێکی گرنگە، بەڵام ئەمەویەکان و عەباسیەکان بە حرامیان نەدانەناوە، خولەفاکانی ئەم دوو ئیمپەراتۆریە هەدیان ناوە بە فارسەکان و بەو گەلانەی کە احتیفالیان کردو بە نەورۆزەوە. بەڵام لەبەر ئەوەی بەڵام لە لای سەلەفیەکان کە ئەمانە یعنی چۆنەڵێ ڕێگایەکی ڕادیکالی و توندیان گرتووە، ئەمان ئەڵێن عولەمای سەلەفی من هەچی تێبینیم کردووە ئەڵێن حرامە و ئەڵێن ئەمە بۆنەیەکی جاهیلیەتە و ئەڵێن بیدعەیە و هەشتێ ڕەگ و ڕیشەی لە ئیسلامە وەردەگرت ئەمان بە بیدعە زانن و بە کفرە زان و بە تەشەبوه بە کوفارە زانن. بەڵام
یعنی من وەکو خۆم وەکو کەسێک کە یعنی خوێند بێتم لە ئەوروپا وەکو کەسێک کە 15 ساڵ لە ئەوروپا ژیاوم من ئەمەوێت لە طبعاً حرام ئەسڵ لە دینە ئیباحە و حەڵاڵ بوونە ئیلا خوای تەبارەک وتەعالا بە قورئان حرامی کرد بێ لە پێش ئیسلامیشان نەورۆز هەبووە بەڵام من گەڕام هیچ لە ئیمامەکانی سونە حرامیان نەکردو و ئاماژیان پێ نەکردووە. مەبەست ئیمامی سونە چیە یعنی؟ مەبەستم لە هینە ئەحمەدی کوڕی حەمبەل و شافعی و مالک و هینە ئەبی حەنیفەی نوعمانە، یعنی ئەوان حرامیان نەکردووە بۆی گەڕام هیچ ئاماژەیەک مثلا ئیبن تەیمیە و عولەمای سەلەف ئیبن قەییم و ئەوانە تەقریبیان کردووە. ئیبن تەیمیە و ئەمانە زیاتر دائەنرێن بە دامەزرێنەرانی مەدرسەی سەلەفیەت من وەکو عەرزم کردی هەست شتێک باشە مامۆستا بەڕێزت وەک خۆت پێت وایە نەورۆز ئەکرێ مناسبە بێت با ناوی نەنین جەژن لەوانەیە تۆزێک من نەورۆز داێنێم بە بۆنەیەک بەڵام یعنی کە من لە بەدوادا چوونی زانستیانە و مێژویانە بۆم دەرنەکەوتووە کە ئەمە بۆنەیەک و جێژنێکی تایبەتی کووردە با کورد نەبێ مشکلەمان نیە لەمەیە با من پرسیارەکە وا لێ بکەم هەموو نەتەوەیەک ئەفسانەیەک بۆ خۆی دروست دەکات هەموو نەتەوەیەک ئەفسانە چونکە یەکێک لە بناغەکانی نەتەوە ئەفسانەیە ئەم ئەفسانە تقریبا لە سەردەمی پیرەمێردەوە دروست بۆ لە ڕاستە لە ناو کووردا وەک مناسبە بەڵام بۆ کوردیش نابێ ئەفسانە و ڕەمزی خۆی هەبێ با ئەوەش با ڕاستیش نەبێ تا پێم بڵێ ئیبراهیم و سەربڕینی ئیسماعیل چییە یعنی بۆ ئەم ببێتە سمبولێک بۆ ئەو نەبێتە سمبولێک یعنی دوشتن کە لەوانەیە هیچیان وا نەبن بۆ من وەکو ڕەئی خۆم هیچ هینێکم نییە معارەزەیەکم نییە لەگەڵ نەورۆزە و بە کفر و بە بیدعە و بە حرامی نازانم بەڵام ئەوانەشی کە بە حرامیە زان و بیدعازن بەرەو ڕووی ئەوانەش نابمەوە بەداخەوە ئەم منتیقەی ئێمە پڕ بووە لە گەلی کورد و فارس و عەرەب و ئێمە کارتێکراین بەمانە بەڕاستی ئەوەنە جێژن و پشومانەیە ئێمە تووشی بێئیشی بووین هەر ئەم نەورۆزە تووشی کردوین مامۆستا ئەمە مانگێکی ڕەمەزان کەسێکی پێ ناکرێ ئەوە 30 ڕۆژ 7 ڕۆژمانێ جێژنەکەن یعنی بۆ بەس نەورۆز کە یەک ڕۆژە تووشی ڕەمەزان مانگێکە فەرزێکە لە فەرزەکان ئەگەر مەسەلە بەئیشی بە باس لە بوار ئابوورەکەی یەکەم پێم باش نییە مەسەلەن ئێرانیەکان سیانزەبە دەریان هەیە و هینە سفرەی نەورۆزیان هەیە پێوترێ سفرەی هەفتسین یعنی هەفت تاعامدانێن بە پێشەکەی سین بێم بەڵام ئێمە گەلی کورد بەڕاستی گەلێکین یعنی سیرەکەین ئێمە هەستەکەین کە مەغدورین هەستەکەین کە دواکەوتوین هەستەکەین کە خاوەن دەوڵەت نین من پێم وایە ئەبێت جەخت لەسەر ئیش بکەینەوە من پێم وایە تۆ پێتوانێت گەلێک نەتەوەیە کەشتینە ئەو شتانەی نەبێت کە بەڕێزت باسیەکەی پێویستی بە ڕەمزە پێویستی بە سیمبولێکە کە بە دەوریا کۆبێتەوە ئەم نەورۆزەیەکێکە لەو سیمبولانە من پێم وایە ڕۆژی 21 مارس ڕۆژێکی خۆشە سەرەتای بەهارە ڕۆژێکە دەشت و چیا سەوزە بێ عەرز ئەبوژێتەوە مادەم زۆرینەی خەڵک مادەم 300 ملیۆن کەس احتیفالەکە بە نەورۆزەوە زۆر ئاساییە منیش دەرەچم لەو ڕۆژەیە و خۆشی خۆم دەرەبڕم بەڵام من پێم وانییە پێویست بکە هەفتەیەک یا 5 ڕۆژ بازار هەمووی پەکی بکەوێ و هەموو کە زواد لە ئیش بێنێ و ئەمە چیە نەورۆزە من پێم وایە زەرە ئەم بۆنانە حتا یعنی زیادە ڕەوی لە قوربانە زیادە ڕەوی لە ڕەمەزانە زیادە ڕەوی لە حتا زیادە ڕەوی لە هەموو بۆنە و شتێکە پێم وایە ئەمە کات کوشتنە ئەمە میلە دواخە ئێمە کورد پێویستمان بۆیە چالاک بین ئێمە گەرمانە بگەینە ڕیزی گەلە پێشکەوتەکانی جیان ببین بە ساحبی کیان ببین بە ساحبی سەناعەت و پیشەسازی تۆ سەیری کە تورکیا لە ماوەی ئەم 40 ساڵەی دواییە بە جوهدی ئیشکردن بە زیرەکی خۆیان بەم شتانە چوونە ڕیزی دەوڵەتە هەرە پێشکەوتوەکانی جیان. نەتەوە سەردەستەکان هەمیشە میکانیزمی جیاواز بەکاردێنن بۆ لە ناوبردن و تواننەوەی نەتەوە ژێردەستەکان لەو ڕۆژەوەی کورد نیشتیمانەکەی دابەشکراوە لەگەڵیشیدا هەوڵ دراوە کولتور و شناسەکەی پارچە پارچە بکرێت و بەرەو لە خۆنابووبوون بچێت ئیدی هیچ خاڵێکی هاوبەش نەبێت خۆی پێ ببەستێتەوە
لەم نێوەندەدا بۆچی بۆنەیەکی گەورەی وەکو نەورۆز جارێک لەلایەن نەتەوە پەرستە عەرەبەکان و جارێکی تریش لەلایەن ئیسلامی سەلەفیەکانەوە دەکەوێتە بەرپەلامار؟ نەورۆز بەنسبەت گەلی کوردەوە چ مانایەکە هێنێ خۆ گەلانی تریش هەیەە؟ بەڵێ ڕنگ بە نەورۆز تەنها تایبەت نییە بە نەتەوەی کورد بە گەلی کورد بە گەلی ئێمە، تایبەتە بە گەلانی خۆرهەڵاتی ناوەڕاست. وەک کاتێک لە پەیامەکانی سەرۆکی وڵاتە جلیێزەکان بۆ نمونە ئەمریکا یان ڕووسیا یان ئەوانە کاتێککە پیرۆزباییەکەن بە ناوی گەلانی خۆرهەڵاتەوە گەلانی ڕۆژهەڵاتەوە پیرۆزباییەکەن. بۆیە ئەو گرنگ نییە تا چەند ئەوە گرنگ نییە نەورۆسی ئێمە یاهی ئێمەنی وەکەڵی تەمەلوکەکەی خاوەنددارێتەکەی بۆ ئێمە ئەگەرێتەوە یان نە، بەڵکو ئەوە گرنگە ئێمە چۆن بتوانین لە بۆنەیەکی نەورۆزە وەکەڵێت تیپی فەرهەنگی خۆمان تیپی فەرهەنگی خۆمان بدۆزینەوە. تیپی فەرهەنگی خۆمان بە مانای چی؟ یعنی معلومی جەنابتە کە هەموو گەل و نەتەوە تەنانەت کەسایەتیەکیش ینی سەرخان و ژێرخانی هەیە. سەرخان لەو لاوک و حەیرانەوە ئەیگرێتەوە هەتا گەورەترین سەمفۆنیا و ئۆرکێسترا و ئەوانەی کە لە شیعر و لە ئەدەب و لە هونەر و لە ئاین و هەموو یەکێتە وەکەڵێ چوارچێوەی سەرخانەوە. ئەوەی تری ژێرخانە لەم قەڵەمەی ئەمەوەی گرێتەوە تا ئەو قەمەر سەناعی و مانگە دەستکردش کە ئەم بەرنامە پەخشەکات. بۆیە هەموو ئەمانە ژێرخانن. نەورۆز ئێمە چۆن بتوانین سەرخانی خۆمانی پێ دەوڵەمەند بکەین، چۆن بتوانین وەکەڵێ خۆمانی تیا بدۆزینەوە. چۆن بووە بەس تۆ لە ئەوڵا فەرمووت کە ئەمە تایبەت نییە بە گەلی کورد. پێتر ئێمە چۆن بکەینە شانازیەک بۆ گەلی کورد؟ زۆر باشە. ئەو ئەفسانەی کتە بەنی کراوە ئەکرێتە ئەفسانەیەک بۆ خۆمان. زۆر باشە. زۆربەی ئەفسانەکان دەستکردن لە ڕاستیە با ئینسان واقعی بە ئەفسانەکان ئەفسانە هەر خۆی ناوی خۆی بەخۆیەتی. بۆ نمونە یعنی بەر لە 1400 ساڵ شتێک نەبووە ناوی تەشەیوع بێ، بەڵام سیرەکەی فارسەکان چونکە کولتوریان هەیە ڕابردویان هەیە ئەوان ئەزمونێکی زۆریان لەگەڵ حکومڕانیکردنیا هەیە هاتوون مەزهبێکیان دروست کردەوە بۆ خۆیان بە ناوی تەشەیوعەوە خەڵک ڕاهێنن لەسەر ئەمە چۆن بتوانن لە ڕێگای تەشەیوعەوە بۆ مەرامی کاری خۆیان بەکاری بێنن. بەزای ئەمە ئەتوانین نەورۆز بکەینە ئەو سیمبولە ئەو سامپڵە کە بتوانین وا بکەین لەسەری ئێمە ینی چۆن تۆ بتوانیت وەک عرضم کردی تیپی فەرهەنگی خۆمان بدۆزینەوە، چونکە ینی کاتێک کە تۆ ڕابردوو نەبێ داهاتووش نابێ. ئەم ڕابردووە ینی تۆ سەیری ئەفسانەی کۆنی یۆنانی بکە، ئەڵێ زیئۆس خۆی خواکانە بۆ نمونە پرۆمتە خۆی ئینسانە. بەس ئەوان بە حەقیقەت شارستانەتی خۆیانە. ڕاستە فەرمی ئێمەش خۆ ناکرێت لە ڕاستی ئێمە 50 ملیۆن نفوسین، تۆ وای دانی ئێمە ڕابردووشمان نییە با ئێمە تۆزێک گەڵی عسابمان سارد بێ، خۆ ئەبێ لە ئیمڕۆ دەست پێ بکەین، ئەبێ خاڵێکی دەستپێکمان هەبێ. بۆ ئەم خاڵی دەستپێکە یعنی ئینسان شتێکەیە لە فەلسەفا پێڵێن ئالیناسیۆن واتە لەخۆ بێگانە بوون لەخۆ بوون. بەڵێ بۆی تووشی اختیاب نەبین، بۆی تووشی لەخۆ بێگانە بوون نەبین، پێویستە نقطەیەکی دەستپێکە پێ ئێمە دەست پێ بکەین. بەم بورەکەوت ئێمە نەمانتوانین ئێستا دروستکەین بۆیە پەنابین بۆ ڕابردوو. ئەوانەی ئێستا دروستەکەن چ مشکلی چەند لە ئەفسانە کورد وەکو گەل. یعنی ئێمە ئەرزم کردی خاوەنی نەورۆزی نیان خۆمان کردو بە خاوەنی نەورۆز بابزین. عمری نەورۆز درێژ نییە لەناو ئێمە پێتوانێت وایە. ڕاستە فەرمی من ئەگەر سەریح بم لەگەڵ جەنابەت کێشەم نییە نەورۆزی ئێمە بێ هی ئێمە نەبێ، ئەو خاوەنی ئێمە بێ ئێمە خاوەنی ئەو بین. بەڵام من ئەمەوێ یعنی با ئێمە نمونەیەک لە ئاینی ئیسلام وەرگرین بۆ نمونە. کاتێک ئاینی ئیسلام تا ئەبەزێتە خۆر لەناو دواکەوتوترین میلەتە لەناو تەنانەت لە هەموو مەکە حەوت خوێنەواری تیا بۆ نێکڵێن حەوتە نێکڵێن حەفدە. بەهەرحاڵ لە هەموو مەدینە یەک خانووی تیا بۆ سەقفی هەبێ، ناوێنەوە سەقیفە، سەقفی نەبووە، چەند سەر بزن و چەند وشترێکی کەمیەوە لەگەڵ چەند دەرخورما. بۆ ئەمان توانین ئەو مێژووە دروستکەن، خۆ ئەمانیش مێژوویان نەبوو. ئێستا بەڕێز پێم بڵێ کە کورد پێویستی بۆ خاوەنی ئەفسانەیەک بێ بۆی بێتنێتەوە. دروست ئەوەیە کە من ئەمەوێت ئێمە پێویستمان بە ئەفسانەیە، ئێمە پێویستمان بە تەنانەت کەسایەتی کاریزما، بۆیە ئێمە پێویستمان بەوەیە چی لە ڕووی کاریزماوە چی لە ڕووی ئەفسانەوە ئێمە ئەفسانەیەک دروستکەین. و بەڕاستیش لە ڕاستیان نەورۆز تایبەتە، خۆ ئەگەر تایبەت نەبێ بە ئێمە تایبەتە بە گەلانی خۆرەڵات، ئێمەش لە بۆتەی گەلانی خۆرەڵاتین. پێتوانێت بمبورە ئەمە ئێستیترادە بۆ بابەتە مەسەن دێنی زەردەشتێکێکە لەو بنەمانەی کە خەڵک لەم ڕۆژانە ئێستا لەم سەردەمایە بیکاتە بنەمایەک بۆ مەسەلەی نەتەواتی و هەوێنی نەتەوە. بەڵێ بەتەکید کۆمەڵێک ڕۆشنبیرانیش تا ڕادێکی زۆر لایەنداوە بەلای دینی زەردەشتیە لە ڕاستیە ڕەنگ بێ خۆ فارسەکانیش وەک ئێمە سەرەتا بە ئاینی ئیسلام بێتاقەت بوون، خۆ عەرەبەکان تەنانەت لەناو خودی مەکەشە بە ئاینی ئیسلام بێتاقەت بوون، تورکەکان لە ئێمە بێزارتر بوون بە ئاینی ئیسلام، بەڵام بۆ ئەوان توانیان ئاینی ئیسلام بەکار بێنن خۆیان لە قۆناغێکەوە بگوازنەوە بۆ قۆناغێک چونکە دینی خۆیانە. بڵێ چونکە دینی خۆیانە، خۆ دینی فارسەکانیش نەبوو مامۆستاگیان، خۆ دینی تورکەکانیش نەبوو. زۆر باشە. بۆ ئەوان توانیان ئەمانە بەکاربێنن، بۆ ئەوان توانین ئاین بەکاربێنن. بۆیە ئێمە بەنسبەت ئێمە ئاساییە، یعنی من تەسەور ناکەم، یعنی هەر بۆ بە چاوڕوونی جەنابەت یعنی ئاینێکی وەکەڵێ پێرفێکت ئاینێکی خاوەن فکرەی حەقیقی ئەگەر شوێن کەوتوەکانی خەڵکێکی دواکەوتوو بن ئاینەکەش دوا ئەکەوێ.
بە پێچەوانەوە بۆ نمونە ئاینی زەردەشتی با بنەماکانی وەکەڵێ خوراافاتیش بێ با ئەفسانە بێ با هیچیش نەبێ بەڵام بە مەرجێک شوێن کەوتەکانی خەڵکی زیرەک و خاوەن تێگەشتن و خاوەن فکر و خاوەن فەلسەفە بن ئەتوانن پەرە بە ئاینەکەیان بدەن وەک ئێمە زۆر نمونەمان لەبەردەستان نمونەی زیندوو دیقەتین لەم ڕەوانەی دیندارن بە تایبەتی موسڵمانەکان ئیسلامیەکان ئەوانەی ملتەزیمن زۆر لە زانا و مەلاکانی کوردی شاوانەکەن نەورۆز حرامە متەئەسیرن بە بڵین مەلاکانی ئازانانی عەرەبۆ ئەو خۆ خەڵک نەورۆزی کردو بە بۆنەیەکی دینی ئەمە کردومانە بە کفر بۆ ڕاستە فەرمی لە ڕاستیە حەق من پێم وایە ئەو مامۆسانە تووشی هەڵە بوون چونکە جۆمۆکناتا یەکێک لە ڕابەرەکانی ئەفریقا بوو ئەڵێ کاتێک ئەوروپیەکان هاتن بۆ ئەفریقا ئەوان ئینجیلیان هەبوو ئێمە زەوی بەڵام بە تێپەڕبوونی چەند ساڵێک ئەوان بوون بە خاوەنی زەوی ئەمە بووین بە خاوەنی ئینجیلەکاندا بەدەستی ئێمەوە خۆیان مڵک و ماڵەکان لێ داگیر کردی دروست ئێمە ژوامان لێ هاتووە لە کاتێکە قورئانەکەدا ئەبەزێ بۆ عەرەبە بێ بە خاوەنی دەوڵەت پێی فارسە بێ بە خاوەنی حەزارەت مەزهەبێک بۆ خۆیان جیاکەن تورکەکان بە هەمان شێوە بن بە خاوەنی خەلافەتی عوسمانی بەڵام ئێمە خاکەکەشمان لەدەستداوە ئێمە وەکەڵێ کولتور و ڕابردوو وەک پارسەڵێک گزشتەی خۆشمان لەدەستداوە ئاین لە کوردستان هەمیشە وەک پەناگەیەکی ڕۆحی سەیر کراوە کەوای کردووە کورد لە نێوان ئاین و نیشتیماندا پەیوەندیەکی تۆکمە دروست بکات هەر بۆیە پێشەنگانی ڕەوتی نەتەوەی لە کوردستان لە زۆربەی قۆناغەکاندا پیاوانی مونەوەری ئاینی بوونە نەورۆز و سیمبولە نەتەوەیەکانیان وەک شوناسی گەلبی نیوە کە هیچ پەیوەندێکی بە بیدعە و گومڕاییەوە نییە نەورۆز یەکێکە لەو مناسەباتانەی لەو جەژنانەی کە هەموو ساڵێک لە دەستپێکی ساڵەکەیە لە دەستپێکی مناسبەکە جۆرێک لە مناقەشە و گەنگەشە دروستە بێ بەعزێگەڵەن حرامە و بەعزێگەڵەن جایزە و بەعزێگەڵەن ئەمە بەسپەرستی و ئاگرپەرستیە و بەعزێگەڵەن تەنیا مناسبەیەکی ئاسایی گەلی کورد خۆیەتی بەڵکو هەموو گەلانی خۆرهەڵاتی باڵێن خۆرهەڵاتی دوور نەگناوەڕست یان بڵین لە ئێران و خەفقاس و ئەمانەوە ئەم هەرایە چییە لەسەر ئەم بابەتە یانی نەورۆزە و مناسبەیەکی ئاعتیادی خۆشە و باقیەوە سەلام لەوە زیاتر هەیە ینی ئەم حرام و حەڵاڵی لەسەر دروست بێ وەکو جەنابەت فەرمووت هەموو ساڵێک وەکو برینێک هەڵەیاتەوە و مناقەشەیەکی زۆری لەسەر دروستە بێ زۆرێکی لەو قسانەی کە ئەکرێ لەسەر نەورۆز بەڕای من ئەگەر نەیشارمەوە زۆرێکی تەعەسوبی قەومیە یعنی زۆرێک لەو فتوایانەمان بۆیەت کە لە غەیری کوردەوە دەرچووە لە غەیری کوردەوە دەرچووە و ئەوان چۆن وەکو ڕازی نەبوون بەوەی کە کورد دەوڵەتێکی هەبێ ڕازیش نین بەوەی کە مناسبەیەکی هەبێ حەڵاڵی و حرامی نەورۆز نازانم من نایبینم کە شتێکی دینی بێ ئەمە زیادکردنی نەڕکعاتەکە لە نوێژ و نەکەمکردنی ڕکعاتەکە لە نوێژ و نە زیادکردنە لە دین هیچ ڕەبتێکی بە دینەوە نییە ئەمە مناسبەیەکی نیشتیمانی یان مناسبەیەکی قەومی گەلی کووردە هەروەکو چۆن هەموو وڵاتێک و هەموو نەتەوەیەک ڕۆژێکیان هەیە ڕۆژی نیشتیمانی سعودی هەیە مەسەلەن ئەوە لیژنەی دائیمی فتوای سعودی کە لەو وەختا کە بن باز بە ڕەحمەت بێ سەرۆکی لیژنەکە بوو فتوای هەیە لەسەر ئەوەی کە ڕۆژی نیشتیمانی مادەم عیبادەت نییە مادەم تەقەڕوب نییە مادەم تەعەزیمکردن نییە ئەفەرمێ لا بەئەس هیچ شتێکی تیان نییە ڕۆژێکی موباحە یعنی بەڵێ نەچێتە بابی تەحریمەوە نەچێتە بابی کەراهەتەوە شتێکی عادەتی ڕۆژگارە وەکو چۆن مناسباتی تر هەیە ئەوش ئەگەر کوردیش دەوڵەتێکی هەبوایە بێگومان وەکو ئەوەی کە چۆن ڕۆژی نیشتیمانی سعودی هەیە هەر وڵاتێک هەیەە ڕۆژێکی لەوانە بوو نەورۆزیش بکرێت بە ڕۆژێکی نیشتیمانی بەس من بوورە مامەسە ئەمان بەعزێک فتوای قەدیمە هێننەوە لە عولەمای قەدیم طبعا ئەو کاتە مەسلە کورد نەبووە زیاتر فارس بووە وەکو دیقەتی شدرێ بە درێژای مێژوو ئەو حەساسیەت لە بینی عەرەب و فارسە هەبووە بەناوی مەجووس و کە ئەڵێن زۆر لە زانە کۆنەکان کە ئەڵێن ئەمە دینی بڵێن یادکردنەوەی دینی مەجووسە زیندووکردنەوەی دینی مەجووسیە لە لای فورسەکان بۆ ناوە زیندویەکەنەوە بۆ ئەبێ حرام کرد بێگومان هەر شتێک تەعزیمی تیا بێ دروست نییە ئەگەر نەورۆز بێ و غەیری نەورۆز بێ ئەگەر کەسێک بتێکنا دارێک بێنێ مەبەستە لە تەعزیم چی یعنی بە پیرۆزی بزانێ مەسەلەن بیکا بە دین بۆ خۆی لە ڕووی دینیەوە مەبەست بەڵێ بێگومان لە ڕووی دینیەوە
کەسێک بتێ بپەرستێ و کەسێک دارێ بپەرستێ وەکو یەک وایە کەسێک ئاگرێ بپەرستێ وەکو یەک وایە بەڵام ئەگەر بەناو کووردا هەمووی بگەڕێ کەسێک نابینم کە بڵێ من ئەم ئاگرە بە پیرۆز دەزانم یان بە ئەی پەرستم لەبەرەوە مامۆستا بە شیعە بەتابەتی بە ناوی جعفەری سادقە و شتێک هەڵەن کە گوایە لەو ڕۆژە هەر بە ڕۆژوو بۆ خۆی شۆردەوە وەکو جژنێکی دینی ئیسلام کردوێتی باشە بۆ شیعە من پێم وایە ڕاست نییە ئەو قسێ بەڵام شیعی فارس ئەمان دروست کردووە توانیویانە بۆ ئەمانەی لای خۆشمان شتێک لەم شوێ ناکرێنێ بەرجێکی دینی بەبەرا بکە آخر خۆی مناسبەکە دینی نییە تا ئێمە بەرگێکی دینی بەبەرا بکەین مناسبەیەکی نیشتیمانی و نەتەوەیە تایبەتە بە نەتەوەەوە علاقەی بە دینەوە نییە دینی ئیسلام دینی تەعەسوب نییە دینی قەومیەت نییە بەڕاستی یعنی چەند ساڵ بەدەست عەرەبەوە بۆ دوایی چۆتە دەستی تورکەوە دوایی لە دەستی کووردا بۆ هەچ کەسێک خۆی ئازاد بووە کە توانیوێتی خۆی لە ناو دینی ئیسلامە بینێتەوە تەعەسوب دروست نابێت چونکە ئەگەر سەیری هاوڵەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا عەرەبیە ئەوە سوهەیبە ڕۆمیە ئەوە سەلمانە فارسیە ئەوە جابانە کوردیە بمبرە مامۆستا ئەوانەڵێن لە ئیسلامە دوو جژنێ قوربان و ڕەمەزان بێگومان ئێمە نەورۆز ئەڵێن مناسبەیە نەمانوتوە جژنەیە دینە مشکلە لە ئیستیلاحە بەڵێ معنا لوغەویەکەی ئەگەر عیدیش بێ عید یعنی گەڕانەوە هەموو ساڵێکە گەڕێتەوە بێگومان هیچ ئیشکالێکی تیانە لە معنای لوغەویەکەیە بەڵام وەکو معنای ئیستیلاحی کە بڵین جژنێکە و بیخینە جژنی دینی هەبێ و جژنی نەتەوەیی هەبێ ینی ئەمە چه مشکلەیەکە بەڕای من مشکلە نییە بەڕای من مشکلە نییە لەوەی کە چونکە ڕەبتی بە دینەوە نییە هیچ ڕەبتێکی بەدینەوە نییە نە شتێکی دینی تایبەتی تایە مەسەلەن نە خوتبەیەکی تایە نە نوێژێکی تایبەتی تایە نە زیکرێکی تایبەتی تایە نە ڕۆژوویەکی تایبەتی تایە لەبەرەوە هیچ ڕەبتێکی بەدینەوە نییە ئەسما مەسە بەعزە کەس پیان وایە ئەم شێوە بیرکردنەوەیە شێوە بیرکردنەوەیکی دیکتاتۆریانەی شمولیە بەو معنای ئیسلام کاتێک هەیە بە ڕوحی عەرەبیەوە هەیە هەر لە ئەوڵەوە نەک لە ئێستاە بە ڕوحی عەرەبەوە هەیە عەرەب بە ناوی دینەوە ئەانەوە هەرچی شتی قەومەکانی غەیری خوانە لە ناوی برن تەنانە دەڵێن عومەری کوڕی خەتاب مەکتەبەی سووتان و لە ئەسکەندەرەیە لە ئێران مەسەلەن توێتی ئەوە هینی عەجەم و غەیرە موسڵمانە ئەم مناسەباتە نەتەوەییانەشیان دیسان بە هەمان شێوە قەدەغە کردو بۆی هەموو شتێکیان بسڕنەوە تەنانەت دەبێنن زۆر نەتەوە هەر زمانیان سڕاوەتەوە وەکو ئەمازیغ وەکو فارس لەسەر دەمێکا وەکو قیبتیەکان بەڵێ بێگومان من وەکو عەرزم کردی دینی ئیسلام كافة للناس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبوو عەرەبە و نەبوو عەجەمە بە تایبەتی بۆ هەموو کەسێکە بۆ هەموو کەسێک دینی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كافة للناس هاتووە لەبەرەوە وەکو عەرزم کردن تەعەسوب نییە لە دینی ئیسلامە بەڵام هەندێک فتوا ئەبینی بەڕاستی تەعەسوبی تایە هەندێک لەو فتوانەی کە مەسەلەن ڕەنگە عەرەب یاوێتی لەسەر نەورۆز یان تورک یاوێتی وەکو ئەوەی کە دروستە مەسەلەن تورک بۆ تورکیا هەبێ بۆ تورک عربستانی سعودی و مصری عربی و مغربی عربی و ئیماراتی عربی و ئەمانە هیچی سعودی عربی بەڵێ سعودی عربی عرزم کردی ئەمانە هیچی خەتەر نین لەسەر ئیسلامە بەڵام کوردستانێک هەبێ و بەناوی کوردەوە بێ خەتەر ئەمە تەعەسوبە بەڕاستی ئەمە عەلاقەی بە دینەوە نییە ئەمە تەعەسوبێکی قەومی سەرفە هیچ نە بیدعەیە و نە گومڕاییە و نە ئاگرپەرستیە ڕۆژێکی نیشتیمانی گەلی کوردە. ئەگەر سەیری ئەفسانەی کاوز و حاک بکەین بۆمان دەردەکەوێت کە پەیامە سەرەکیەکەی پەیامێکی مرۆییە و هیچ پەیوەندێکی بەلایەنی ئاینیەوە نییە. ئەوانەی دایانەوێت نەورۆز لە کورد دابماڵن لە ڕاستیدا ئاو دەکەنە ئاشی ئەو ڕەگەسپەرستانەی نەک جێژن و شادیان بۆ کورد ناوێت بەڵکو چاویان بڕیوەتە خاکەکەشی.